بەناوی خۆی گەورە سڵاو قوتابیانی بەڕێز پێتان گەشتنەوە لە تەواوکەری کەرتی 1-2 پرسیاری شەشەمی پێداچنەوە یەکەی پێوانەکردنی خێرایی مەتر لەسەر چرکەیە لە پرسیارەکە دەڵێ ئایا بە چ یەکەیەک دووجای خێرایی دەپێوین دەڵێ ئەگەر خێراییمان مەتر لەسەر چرکە بێ ئەی دووجای خێرایی چییە؟ ئەمە دەڵێن خێرایی یەکەی پێوانەکەی چییە؟ مەتر لەسەر چرکەیە ئەوجار دەڵێن چی؟ دووجای خێرایی یەکەی پێوانەکەی چییە؟ ئەمە دەڵێن لەناو کەوانەی مەتر لەسەر چرکە هەمووی دووجا باشە بزانین ئەوە دەبێتە چی؟ دووجای خێرایی یەکەی پێوانەکەی دەبێتە دووجایەکە دەبێت بۆ مەترەکە بۆ چرکەکە دەبێتە مەتر دووجا لەسەر چرکە دووجا کەواتە ئەگەر یەکەی خێراییمان مەتر لەسەر چرکە بێ یەکەی دووجای خێرایی دەبێتە چی؟ دەبێتە مەتر دووجا لەسەر چرکە دووجا بینە پرسیاری دوای ئەو تەماشا پرسیارەکەن دەڵێ یەکەی پێوانی هێز نیوتنە ئەمە دەڵێن لە دەستی ڕابردوو خوێندمان گوتمان نیوتن دەکاتە چی یەکە هەوتایەکەی چییە؟ کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجایە نیوتن یەکە هەوتایەکەی چییە؟ کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجایە و یەکەی پەیوانیکردنی خێرایی چییە؟ خێراییشمان خوێندێ پێشتر مەتر لەسەر چرکەیە جا پرسیارەکەمان دەڵێ چی؟ دەڵێ ئایا یەکەی پەیدابوو لە ئەنجامی دابەشکردنی هێز بەسەر خێرایی یعنی ئەگەر بێت ئەمە یەکەی هێز دابەشی چ بکەین؟ دابەشی یەکەی خێرایی بکەین بزانین لە کۆتاییدا یەکەی چیمان بۆ دەردەچێت باشە؟ دەڵێن بەپێی پرسیارەکە بێ یەکەی پەیدابوو لە ئەنجامی دابەشکردنی چی؟ هێز لەسەرەوە بەسەر چێ؟ بەسەر خێرایی کەواتە دەڵێن یەکەی هێز دابەش یەکەی خێرایی بزانین چی دەردەچێت یاڵا یەکەی هێز لەسەرەوە بنووسین یەکە بنەڕەتێکی دەنووسین کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجایە و یەکەی پێوانی خێرایی مەتر لەسەر چرکەیە ئێستا بزانین کورتکردنەوە چیمان هەیە لێرە دەبینین مەترەکە لەگەڵ مەترەکە کورت دەبێتەوە دووجایەکە لەگەڵ چرکە کورت دەبێتەوە کیلۆگرام دەستە سەرەوە لە خوارش یەک چرکەمان مایە کەواتە یەکەی پێوانەی کۆتای بۆچی کیلۆگرام لەسەر چرکە چی دەرچوو؟ یەکەی بارستایی لەسەر یەکەی کات دەرچوو ها ئەنجامەکە سەرەتا گوتمان هێز کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجایە و خێرایی مەتر لەسەر چرکەیە دەڵێن ئایا لە ئەنجامی دابەشکردنی یەکە بنەڕەتیکەی هێز بەسەر یەکەی خێرایی چی دەردەچێت یەکەی هێزمان کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجایە و یەکەی خێراییمان مەتر لەسەر چرکەیە مەتر لەگەڵ مەتر دەڕوا دووجایەکە لەگەڵ چرکەکەی دەڕوا کەواتە چ دەمێنێتەوە؟ کیلۆگرام لەسەر چرکە کیلۆگرام یەکەی پێوانی چییە؟ کیلۆگرام یەکەی پێوانی بارستاییە و چرکەش یەکەی پێوانی چییە؟ یەکەی پێوانی کاتە بینە سەر پرسیارێکی تر هاوشێوی ئەوی تازە ئەو پرسیارە دەڵێت چی؟ یەکەی پێوانی هێز نیوتنە و یەکەی پێوانی وزە جوڵە باشە؟ دەڵێت چی؟ ئایا یەکەی پەیدابوو لە ئەنجامی دابەشکردنی وزە بەسەر هێز باشە؟ دەبێت چ دابەش بکەین؟ ئێمە دەبێت وزە دابەشی چێ بکەین؟ دابەشی هێز بکەین کەواتە دیسان دەڵێن چی؟ با یەکەکان بنووسینەوە نیوتن دەکاتە کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجا بەڵام لە هەمان کاتدا جوڵ دەکاتە کیلۆگرام ئەوە لە خشتەکانی پێشوو خوێندیتمانەوە مەتر دووجا لەسەر چرکە دووجا ئەوە یەکەی نیوتنە ئەو یەکەی جوڵە دەڵێت چێ دابەش چێ بکە؟ وزە دابەشی هێز کەواتە دەین جوڵەکە دابەشی نیوتن دەکەین بزانین چ دەردەچێت کەواتە یەکە بنەڕەتەکان دابەش دەکەین دەڵێن یەکەی وزە دابەشی یەکەی هێز یەکسانە بە یەکەی وزە کیلۆگرام
متر دووجا لەسەر چرکە دووجایە باشە ئەوە یەکەی پێوانی چییە یەکەی پێوانی وزەیە دووەمیان خوارەوە ئەوەیان دیسان دەبێتە یەکەی هێز کیلۆگرام متر لەسەر چرکە دووجا ئێستا بزانین ئەگەر بین ئەوانە کورتکەینەوە ئەمە چی لەگەڵ چی دەڕوا دەبینین کیلۆگرام لەگەڵ کیلۆگرام کورت دەبێتەوە و هەروەها چرکە دووجا لەگەڵ چرکە دووجا کورت دەبێتەوە و چی تریش مەترەکە لەگەڵ دووجاکە دەڕوا ئەنجامەکە چی ماوە ئەنجامەکە تەنها مەتر ماوە باشە تەنها مەتر ماوە کەواتە بۆچ لە ئەنجامی دابشکردنی یەکەی وزە بەسەر یەکەی هێز چی دەردەچێت مەتریش ئەمە هەمومان دەزانین یەکەی پێوانی درێژیە چی دەرچوو یەکەی درێژی دەرچوو یەکەی پێوانی درێژی دەرچوو باشە چمان کرد پرسیارەکە نیوتن کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجایە و جۆڵ کیلۆگرام مەتر دووجا لەسەر چرکە دووجایە لە پرسیارەکە ئاگاداری داواکراوە بە قوتابیان دەڵێتی وزە بەسەر هێز یعنی لەوانە پرسیارەکە بەعکسەوە مامۆستا لێت بکە بڵێتی هێز بەسەر وزە تۆ کاتی دەکەی یەکەی هێزەکە لەسەرەوە دەنووسی یەکەی وزەکە لە خوارەوە دەنووسی ئیدی لە جیاتی مەتر دەرچێ یەک لەسەر مەتر دەردەچێت باشە بینە سەر پرسیارێکی پێداچوونەوەیەوە پێداچوونەوەی کرد ئەم زارەوە هێندانە کامانن کە ئەم یەکەی پێوانەکردانە دیاری دەکەن دێنچ دەکەین ئەمە ئەو ئەوانە سادە دەکەینەوە بزین لە کۆتاییدا یەکەی کام بڕی فیزیایی دەردەچێت لقی ئەلف یەکەممان دەڵێتی کیلۆگرام لە ناوکەوانی مەتر لەسەر چرکە و لە تەنیشتیشی یەک لەسەر چرکە تەماشاکەن با بینوسینەوە کیلۆگرام مەتر لەسەر چرکە و چمان هەیە یەک لەسەر چرکە باشە کیلۆگرام مەتر لەسەر چرکە و یەک لەسەر چرکە ئەگەر تەماشاکەین دەبینین لەسەرا بەسمان هەیە کیلۆگرام جاران مەتر جاران یەک ئەو سەرەوە خۆی دەمینێتەوە کیلۆگرام مەتر لە ژێرە چرکەکەمان توانی یەکە ئەوش بە هەمان شێوە توانی یەکە کەواتە چرکە جاران چرکە لە ژێرە دەبێتە چی دەبێتە چرکە دووجا باشە ئەوە لە پێشتر خوێندیتمان ئایا کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجا یەکەی پێوانەی چییە یەکەی پێوانەی هێزە کەواتە کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجا نیوتنە کەواتە بریتیە لە چی بریتیە لە یەکەی هێز بریتیە لە یەکەی هێز باشە چمان کرد سەرە جاران سەرە ژێرە جاران ژێرە سەر هەروە خۆی کیلۆگرام مەتر ژێرەکە چرکەکەمان توانیەکە ژێرەکەی تریش ئەیش بە هەمان شێوە توانیەکە چرکە جاران چرکە دەبێتە چرکە دووجا هاوتایە لەگەڵ نیوتن ئەیش بریتیە لە یەکەی پێوانەی هێز پرسیاری دووەم چمان هەیە کیلۆگرام لەسەر چرکە لە ناوکەوانە دواتر چمان هەیە مەتر لەسەر چرکە دووجامان هەیە بزانین ئایا ئەوە چی دەردەچێت تەماشاکەن سەرەجاران سەرەوە خۆی وەکو پرسیارەکە پێشوو کیلۆگرام مەتر چرکە توان یەک لەگە چرکە توان دوو دەبێتە چرکە توان سێ باشە کیلۆگرامەکە هەر دەکات لەسەروی کردێت چکە ژێری یەکە کیلۆگرامەکە ئێمە دەتوانین چی لێ بکەین لەوەی دەتوانین چرکەشی لێ جیاکەینەوە چۆن بەو شێوە بینوسین کیلۆگرام مەتر لەسەر ئەوە چرکە دووجا چرکەکەمان لێ کردەوە دەچێت هەر ژێرە باشە کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجا یەکەی پێوانەی چییە ئەوە لە ئی پێشتریش دەرمان کرد لە پێشتریش خوێندیتمان ئەوە یەکەی پێوانەی هێزە کەواتە نیوتنە ئەدی لە ژێرە چمان هەیە چرکە نیوتن لەسەر چرکە کەواتە چ دەرچوو چ بڕێکی فیزیایی دەرچوو هێز دابەشی چ دەرچوو دابەشی کات دەرچوو ئەها نیوتن لەسەر چرکە نیوتنیش یەکەی پێوانی هێزە چرکەش بە هەمان شێوە یەکەی پێوانەی کاتە باشە بینە پرسیاری سێم
تماشا بسياركن كيلوغرام لسر سركة متر لسر سركة هموي دوزا باشا بزين بسيارة بنوسينوا كيلوغرام لسر سركة أو زارا تماشا دقتي بسيارة بدن لقل بسياري بيشو أو تيد زياوازا توانك لسر كواني لو بسيارة لو يتر توانك بس لسر سركة كبو استا كيلوغرام لسر سركة كذا نوسينوا كيلوغرام كذا نوسينوا دو زاكي ددينه چه عفوا باحث ذكي دوباره بنوسينوا كيلوغرام لسر سركة كوانا متر لسر سركة هموي دوزا يكسانه با زار كيلوغرام لسر سركة كبنوسنوا ورا او توانا بده هردو چيان چکە توانەکە لەسەر کەوانەیە کەواتە دەبێتە چی دەبێتە مەتر دووجا لەسەر چرکە دووجا اینجا وەرە سەر زاران سەر ژێرە زاران ژێرەکە بزانین چی دەردەچێت یەکسانە بە لەسەرە کیلۆگرام مەتر دووجامان هەیە باشە لە ژێرەچمان هەیە چرکە توانیەک لەگە چرکە توان دووجارانیان کە دەبێتە چرکە توانی سێ دیسان وەکو پرسیاری پێشوو وەرە چرکەک لە ژێرە جیاکەوە بزانین چی دەردەچێت ئەوە چرکەکە ژێرە لەسەرە چماوە کیلۆگرام مەتر دووجا لەسەر ها چرکەکمان جیا کردەوە بووە چرکە دووجا ئایا کیلۆگرام مەتر دووجا لەسەر چرکە دووجا یەکەی پێوانەی چییە ئەوە ئەمە هەمومان دەزانین ئەوە یەکەی پێوانەی جوڵە کەواتە چی دەرچوو جوڵ لەسەر چرکە دەرچوو باشە جوڵ لەسەر چرکەش یەکەی پێوانەی چییە یەکەی پێوانەی واتە باشە دەستوانین بەس بنووسین جوڵ لەسەر چرکە چوارەم پرسیار کیلۆگرام لەسەر چرکە مەتر لەسەر چرکە کیلۆگرام لەسەر چرکە و مەتر لەسەر چرکە بزانین ئەوەی سادەکەینەوە چی دەردەچێت سەرەوەک خۆی دەبێتە کیلۆگرام مەتر چرکە جاران چرکە دەبێتە چی دەبێتە چرکە توانی دوو ئایا کیلۆگرام مەتر لەسەر چرکە دووجا یەکەی پێوانەی چێ هاوتایە لەگەڵ چێ خوێندیتمان هاوتایە لەگەڵ نیوتن کەواتە چێە یەکەی هێزە قوتابیان ئەو واتە یەکەی پێوانەی توانایە ئاگدار بن باشە توانای کەواتە جوڵ دابەشی کات توانە دەردەچێت بینە سەر بابەتەکی نوێ ئەویش وردی و تەواوی یا ڕێکی پێناسەی وردی چییە جارێ ئەمە ئاگدار بن قوتابیان ئەو بابەتە باسی چ دەکا وردی لە کارە تاقیگەیەکانمان کاتێک ئەمە پێوانەی شتێک دەکەین تا چەند وردین لە کاتی پێوانەکردنەکە پێناسەکەی دەڵێ چی وردی دەڵێ ڕادەی نزیکی نرخی پێوراوە لە نرخە ڕاستەقینەکە یعنی ئەمە ئەو پێوانانەی دەیکەین کاتێک پێ دەڵێن ورد ئەگەر چی لێبێ نزیک بێ لە چێ لە نزیک بێ لە نرخە ڕاستەقینەکە باشە بۆ ئەو بڕێک کە دەمانێت پێوانێ بکەین نمونەمانینێتەوە زۆر ئاسانە نمونونەکە نرخی ڕاستەقینی درێژی کتێبێک ئەگەر 20 سانتیمەتر بێ من بە دوو قوتابی بڵێم بڕۆ هەریەکەتان 3 جار پێوانەی بکەن قوتابی یەکەم پێوانەکانی بەو شێوە بوو 19.9 سانتیمەتر 20 سانتیمەتر 21 سیرکەن 19.9 20.1 سانتیمەتر ئەگەر دیقەت دەین قوتابی یەکەم ئەو ژمارانەی دەری کردیا کا نرخە ڕاستەقینەکە ئاگدار بن قوتابیان ئەوەی کە دەدرێت لە پرسیارەکە نرخە ڕاستەقینەکەمان چەندە 20 سانتیمەترە و ئەو پێوانانەی کە قوتابیەکە دەیکات چەندە تەماشاکەین 19.9 20.1 دەبینین هەر سێ پێوانەی زۆر نزیکە لە چێ لە نرخە ڕاستەقینەکە ئایا ئەو پێوانانی کە قوتابی یەکەم کردیتی تاقیکردنەوەکەی پێوانەکانی وردە دەڵێن بەڵێ وردە باشە وردە ئەو جارە قوتابی دووەم تەماشاکەن ئەوش سێ پێوانەی کردیا پێوانەکانی چنە سیکە نرخە ڕاستەقینەکەمان چەندە ئەمە 20 سانتیمەتر بەڵام پێوانی قوتابی دووەم چەندە جارێک درێژێکی قیاس کردیە پێوانە کردی 80 سانتیمەتر بووە جارێک 18.5 بووە جارێک 21 سانتیمەتر بووە سیرکەن
ئایا ئەو سێ پێوانی کە قوتابی دووەم ئەنجامی دایە نزیکە لە نرخە ڕاستەقینەکە بەتەکید نە دەڵێن تاقیکردنەوەی قوتابی دووەم ورد نییە باشە یعنی هەر کاتێک نرخە پێوراوەکان لە نرخە ڕاستەقینەکە نزیک بوون نرخە ڕاستەقینەکە چێ ئەو بڕێکە دەمانەوێت بیپێوین بۆ منە درێژی کتێبەکە ئەگەر هاتوو ئەو داتانەیە کە قوتابیەکە پێوانەی کردێ نزیک بوون لە داتا ڕاستەقینەکە ئەو کات دەڵێن ئەو تاقیکردنەوەی وردە باشە بینە سەر پێناسەی دووەم ئەوش چییە ڕێکی یا تەواوی تەماشاکەن بزانین ئایا ڕێکی یا تەواوی چ جیاوازیەکی هەیە لەگەڵ وردی ڕێکی یا تەواوی دەڵێ چی بریتیا لە نزیکی ژمارەکان لە یەکترەوە یەک مەرجی دانایە کەواتە دەبێت ئیلا من ژمارەکان لە چێ نزیک بن لە یەکترەوە یعنی مەرج نییە لە نرخی ڕاستەقینەکە نزیک بن بەڵام مەرجی ڕێکی چییە دەبێت ژمارەکان لە یەکترەوە نزیک بن باشە با نمونەیەک وەگرین دەڵێن چی نرخی ڕاستەقینەی درێژی کتێبێک 20 سانتیمەتر هەمان پرسیاری پێشوو بزانین ئایا ڕێکی کەم لەوان داتانەی خوارەوە پێی دەڵێن ڕێک قوتابی یەکەم ئەگەر تەماشاکەین سێ پێوانەی کردیا 18 سانتیمەتر 18.1 سانتیمەتر و 18.2 سانتیمەتر ئایا ئەو ژماران لە یەکترەوە نزیکن دەڵێن بەڵێ کەواتە دەڵێن ئەو ژمارانە چییە ڕێکە باشە قوتابی دووەم تەماشاکەن گوتمان درێژی ڕاستەقینەی کتێبێک چەندە 20 سانتیمەتر سەیری قوتابی دووە بکەن پێوانی یەکەمی 19.9 سانتیمەتر 20 سانتیمەتر 20.1 ئایا ئەو ژمارانە لێکەوە نزیکن دەڵێن بەڵێ کەواتە چییە ئەوە ڕێکە ئەوە دەبێتە ڕێک بەڵام با پرسیارشتر بکەین ئایا ئەو داتانەی ئەو تاقیکردنەوەی ئەو پێوانانی کە قوتابی دووەم ئەنجامیدایە دەبێتە ورد گوتمان ورد چیە پێناسەکەی ڕادەی نزیکی نرخی پێوراوە لە نرخە ڕاستەقینەکە دەڵێن لەبەر ئەوەی 19.9 و 20 و 20.1 هەر سێکیان لە نرخە ڕاستەقینەکە نزیکن کەواتە دەڵێن ورد و لە یەکتریشەوە نزیکن دەڵێن ورد و چیە ورد و ڕێکە کەواتە ئەو پێوانانە هەردوو پێناسی لەسەر جێبەجێ دەبی هەم دەبێتە ورد بۆچی ورد چکە نزیکە لە چێ لە نرخە ڕاستەقینەکە و هەم دەبێتە ڕێک بۆچی ڕێکە چکە پێوانەکان لە یەکترەوە نزیکن با تەماشایکی پێوانەکانی قوتابی سێم بکەین زان ئایا دەبێتە ورد یان دەبێتە ڕێک قوتابی سێم سێ پێوانی کردیا تەماشاکەن 18 سانتیمەتر 18.5 21 دەبینین ئەو ژماران لە یەکترەوە دوورن کەواتە لە یەکترەوە نزیک نین مەشگوتمان بۆ ئەوی ڕێک بێ دەبێت ژمارەکان نزیک بن لە یەکترەوە کەواتە دەبێتە ڕێک بەتەکید ئەو پێوانانە نابنە ڕێک بەڵام ئایا دەبێتە ورد بزانین ئەوە کەمان چەندە نرخە ڕاستەقینەکە 20 سانتیمەتر بەڵام سیرکەوە 18 21 کەواتە ئەو پێوانانە لە چێش نزیک نینە لە نرخە ڕاستەقینەکەش کەواتە دەتوانین بڵێین نەوردا نە ڕێکە باشە ئەو تاقیکردنەوەانە نەوردا نە ڕێکە تێبینی هەرچەندە پێوانەکان نزیکتر بن لە نرخە ڕاستەقینەکە ئەوە تاقیکردنەوەکەمان ورتر دەبێت ئاگدار بێ ینی کاتێکە تۆ پێوانەکەت ئەنجامدا ئەگەر دیتت زۆر نزیک بوو لە نرخە ڕاستەقینەکە حتا نزیکتر بێ پێوانەکەت ورتر دەبێت تەماشا پرسیاری سێمی پێداچوونەوەی کرد بکەن سێ خوێندکار دێن چ دەکەن چڕی پارچە قورقوشمێک دەپێون باشە بۆ هەرێکیان 3000 دەیپێوێ بخۆی لە ڕاستیدا چڕی قورقوشم تەماشاکەنی 11.34 ئەوە نرخە ڕاستەقینەکەیە باش یعنی 11.34 نرخە ڕاستەقینەکەیە سەیری پێوانەکانی دەڵێ ئایا هەرێکە لەو تاقیکردنەوەانە کامیان وردە کامیان ڕێکە کامیان ورد و ڕێکە یان کامیان هیچیان نییە نەوردا نەڕێکە ئەگەر دیقەتی داتایەکانی ئارین بکەین دەبینین نرخە ڕاستەقینەکان 11.34 11.32 نزیکە لە نرخە ڕاستەقینەکە 11.35 نزیکە لە ڕاستەقینەکە 11.33 ئەوەش بە هەمان شێوە نزیکە لە نرخە ڕاستەقینەکە کەواتە وردەوە با بزانین ڕێکە بەڵێ ئەها تەماشاکەن ئەگەر دیقەت دەین
هەمووشیان لێکترەوە نزیکن کەواتە تاقیکردنەوەکانی ئارین پێوانەکانی ئارین دەبێتە چی ورد و ڕێک باشە پێوانەکانی کوردین بزانین چۆنە 11.34 بەڵام پێوانەکانی کوردین 11.42 تەماشاکەن جیاوازەکە زۆرە 11.44 11.43 بەڵام ئەوە دوورن لە نرخە ڕاستەقینەکە بەڵام ئایا لە یەکترەوە نزیکن دەڵێن بەڵێ کەواتە ئەوە چییە داتاکانی کوردین دەڵێن تەنها چییە تەنها ڕێکە هی بەرزین تەماشاکەن 11.04 ئەوە 11.34 دوورە لەوی 11.34 ئەوە ینی تەواو بەڵام دوو داتاکەیت کەی دوورە لە نرخە ڕاست ئەوە 11.55 کەواتە نە لە یەکترەوە نزیکن نە لە نرخە ڕاستەقینەکەش نزیکە کەواتە ئەوە دەڵێن چی دەڵێن نەوردە نە ڕێک بە هیوای سوود بینین